گەورەترین کەشتی گەشتیاری لە جیهاندا کەوتەڕێ کە لە بیزنهۆم پێگاتووە. توانای هەڵگرتنی 7600 سەرنشینی هەیە و تێچووەکەی 2 ملیارد دۆلاری ئەمریکیە. گەورەترین کەشتی گەشتیاری لە جیهاندا کە بە ئایکۆنی دەریاکان ناسراوە. خاوەنداریەتیەکەی دەگەڕێتەوە بۆ گروپی شاهانەی کاریبی. لەم کەشتیە گەورەیەدا چل چێشخانە و باڕ و هۆڵی تێدایە. گەشتەکەی لە یەکێک لە بەندەرەکانی شاری میامی لە ویلایەتی فلۆریدای ئەمریکاوە دەستی پێکردووە و بۆ ماوەی 7 ساڵ دەخایەنێت. لە نێو شتە سەرنجڕاکێشەکانیدا پارکە ئاویەکان هەیە کە ڕووبەرەکەی 70,000 پی چوارگۆش هەیە. ئەم کەشتیە گەورەترین پارک لەخۆ دەگرێت. 6 خلیسکانی سەهۆڵی تێدایە کە بەرزترینیان دەگاتە 14 مەتر. ئەمە جگە لە گروپێکی ئۆرکسترای 40 کەسی و چەند دانشتی سەرنجڕاکێشی تر. لەگەڵ دەستپێکردنەوەی گەشتی یەکەمی گەورەترین کەشتی گەشتیاری لە جیهاندا، زۆرێک لە دەستگا و ڕێکخراوە ژینگەیەکان نیگەرانی خۆیان دەربڕی بەهۆی بەکارهێنانی کەشتیە زەبەلاحەکە لە بڕێکی زۆر لە گازی سروشتی شل کە گازی میتانی دەردەدات و زیان بە کەش و هەوا دەگەیەنێت. لە ڕووی کاریگەریەکانی گەرمبوونی جیهانەوە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا میتانی نزیکەی 80 هێندە خراپتر بووە لە دووەم ئۆکسیدی کاربۆن. ئەمە ژوای کردووە ڕێکخراوە ژینگەیەکان هەوڵەکانیان بۆ کەمکردنەوەی دەردانی ئەم گازە ژەهراویانە چڕ بکەنەوە. نیگەرانی لە ڕۆیشتنی گەورەترین کەشتی گەشتیاری لە جیهاندا لە کاتێکدایە کەشتیە گەشتیاریەکانی وەک ئایکۆنی دەریاکان بزوێنەری پاڵەپەستۆی کەم و 2 سوتەمەنی بەکاردەهێنن کە لە کاتی پرۆسەی سووتانیدا میتانی دەردەکەن بۆ بەرگە هەوا.